کلیلی دووەم هەتا بۆت کرا خۆت لە گوناه بپارێزە. ئێمە دینی پیرۆزی ئیسلام دینێکی واقعیە، بە تۆ ناڵێ گوناه مەکە، گوناهت کرد تەواو، نەزەرت کرد چاوی خۆت کوێرکە، نە، بەڵام دەرگایەکی بۆ کردویتەوە هەتا بۆت ئەکرێ لە گوناه خۆتە پارێزی. کە کەوتیتە ناو گوناهەوە دەرگای ئیستیغفارە بۆ کراوەتەوە ئەستەغفیرڵڵاه ئەکەی. یەک وەلی نییە لە ئەولیای خوا گوناهی نەکردبێ، ئەوە پێغەمبەرانن عەلەیهیمو السەڵات وەسەلام مەعسوومن. ئێمە هەموومان گوناهەکەین، کەسێکی موسڵمان ئەگری، مەلایەک ئەگری، وەلیەک ئەگری، شێخێک ئەگری، مەسئولی ئیسلامیەک ئەگری، هەمووی گوناهەکە. بەڵام گرنگ ئەوەیە تۆ ڕێگەی بەرماڵە ور نەکردبێ. بۆیە تەقوای ڕەب العالەمین بریتێ لەوەی ئینسان چەنێ پێی کرا لە گوناهەکان خۆی بجێڕێتەوە، خۆی بپارێزێت. ڕزق سوارە تەفتیشی خۆت کە بزانە گوناهێکت هەیە. ئێمە زۆر کاتوا ئەزانین گوناه تەنها ئەوەیە لەسەر زمان و لە کردەوە، بێجارێ لە دڵتا تەفتیشی دڵێکە، لەوە چێ بەخالەتە هەبێ، لەوە چێ حەسوود بی، بەهۆی ئەوە ڕزقە نەماوە. تەقوای ڕەب العالەمین هەبێ لەو گوناهانەی کە هەتە ومن يتق الله يجعل له مخرجا ويرزقه من حيث لا يحتسب. لە شوێنانێکە کە خۆت گومان نابێ ئەوێ مەستەری ڕزقی تۆ بێ و سەرچاوی ڕزق بێ، لێوە ڕزقت ئەدا.